کارکردن لە کانەبەردەکانی ناوجەرگەی سروشت هۆکارێکن بۆ تێکدانی ژینگە و لە ناوبردننی دارستانەکان و داخورانی زەوی و کارەساتی دیکەی سروشتی. بەیاوەری هەندێک لە گوندنشینانی ناڕازی لە گوندی هەنگەژاڵی سەر بە ناحیەی گەرمک بەڕێوێن بەرەو شوێنی کارکردنی یەکێک لە کانەبەردەکان. سڵاوتان لێ بێم کاتتان باش دەوترێت لە ئێستادا لە خەزای پێنجوێن بە گوند و ناحیەکانی دەوروبەریەوە زیاتر لە 20 کانی بەرد بەم جۆرە کاری تێدا دەکرێت لە پێشتری ژمارەی کانەبەردەکان 60 کان بوون. سروشت و ژینگەی ناوچەکە و دارستانەکانی لە ناو براوە گوندنشینەکان ناڕازین یاداشتیان داوە بە هەموو کە دەڵێن باچیتر سروشتەکەمان تێک نەچێ و لە ناو نەچێ و لە ناو نەبرێ. بەشێکیش لە ئەو کەسانی کەوا کانەبەردەکان لێدەدەن و بەردەکان دەرێنن دەڵێن مۆڵەتی فەرمیان هەیە لایەنە بەرپرسەکان ڕێگەیان پێیاون کەوا لێرە بەردەکان لە کانەکانە دەربێنن لەسەر ئەم بابەتە سروشتی و ژینگەیە بن کۆڵکاریەکەین لەگەڵمان. تەنیا لە سنووری قەزای پێنجوێن کە ناوچەیەکی بە پیتی کشت و کاڵی و خاوەنی دارستانی چڕا 20 کانەبەرد ئێستا کار دەکەن پێشتریش زیاد لە 60 کان کاری تێداکراوە. لە دوای سووتان بە پلەی یەکەم و هەڵکەندن و دەرهێنان بۆ مەبەستە جیاوازەکان بە پلەی دووەم بڕینی دارستانەکان پلەی سێمی هەیە ڕۆڵی لە وێرانکردنی سروشت و ژینگەدا هەیە. یەکێک لەو کەسانەی سەرپەرشتیکانی بەردیەم گوندە دەکات لەگەڵ ئەوەی دەڵێت مۆڵەتی هەیە بەم شێوەیەش واژۆی یەکێک لە جێگرانی پارێزگاری سلێمانی پێوەیە بێ ئەوەی ناوی خۆی بنووسێت بەڵام ئەم بە هیچ جۆرێک ئامادە نیە ڕوبەڕوو گفتوگۆمان لەگەڵدا بکە وەگەوەی دڵنیان نەبێلەوەی کارەکەی یاسایی و ئاسایی بێت. این رحمەتی لێ بێ باشە سڵاوی ئیجازەی ئەومەتی خۆش دادەن ئیجازەم لێ لە ناڕێ لە ئاساییش یەک پرسیار ئیجازەت هەیە بە مۆڵەت دیشەکەی وە نییە؟ ئێوەرە بڵێ مۆڵەتم هەیە کاکە خۆشتەرەزان مۆڵەتم هەیە تۆ نازانی نازانم نازانی ئێستا تۆ ناسم نازانی مۆڵەتم هەیە ناوەڵڵا نازانم ئێوەرە بەس بڵێ مۆڵەتم هەیە لەبەر مادە ئەگەر 5 میلیۆن وەرگرم لە ئێوە بێم هەزاران دار لەناو بەرم مانای وایە من نەفزنزم و من لە دنیا تێ نەگەشتم. گوندنشینەکانیش سوورن لەسەرەوەی کە نابێ ئەم کارە بەردەوامی هەبێ وا دیارە چەند جارێک دادوەر فەرمانی وەستاندنی کاری کانەکانی دەرکردووە بەڵام دووبارە دەست پێ کراوەتەوە. فرۆشین کۆمانی بڕین دەربەنیخانە چێ بۆ بەقا بڕین مشار وەکو بەتڵەغاز و پشتی ئەوانەی دەبەر مشارەکە تەڵاشی بڕین بەردەکا کرێکان ئیسلادی ئەڕۆ بۆ دەربەنیخان و بەها بەڵێ چەند ماڵ لەسەر من ئیسلادی یەکەم پێ شەش ماڵی ساگەڵا بە ئیسلادی یەکەم باش ئەی لە مەعمەد هەلەرژین کرێکا ئیسلادی یەکەم باشە وردەکەی کۆکاتۆ کابرای خاوەنەکەی ئیسلادیەکە ئیکا بە کەسارە باشی بەدبەختێکیشی ئەی بڕێ ئەوەی خاستە تەختە باشەکە ئەو هەموو ئیسلادیەکە بۆ زەرەکەی بۆ ئێمە بێ بۆ ژینگەکەی بۆ ئێمە بێ ئێمە ئەمانەی ژینگەکەمان نەشێوێ ئێمە قەزیە ئەوە نییە بڵین کاگە حەزەکەی مادیمان دەستکەوێ ئێمە لێرە تۆ ئەو شەخسەکە لێرە خاوەنێتی ئیجازیاوەی تۆ باچی ئیجازەی نەوێ بەرپرسی ئیجازەی یاوی هەر کەسێتی بڕۆ بەلایەوە ئەم پیاوە پێیناوە بڕۆ بڵە کاکە بووە بۆ ئیجازیاتە مدینە حەبیان بڵە کاکە بۆ ئیجازەوەتی تۆ بۆی دەسە تۆ من تاوانبارەکەی کە شۆفلەکەت بسووتێ دێنیش تۆ تاوانبارەکەم کە ژینگەکە بەشێوێنی کاکە ڕەحمەتی لێ بێ. بە پێی یاسای ژمارە 10 ساڵی 2012 مادەی 3 لە یاسای دارستان هاتووە پێویستە کانەبەردەکان مۆڵەتی وەزارەتی کشت و کاڵیان هەبێ ئەوان مۆڵەتیان پێ بدەن نەک لەلایەن فەرمانگە و یەکەی ئیداری وەزارەتێکی دیکە مۆڵەت وەربگرن. لەم ڕوانگەیەوە کانەبەردەکانی سنووری پێنجوێن مۆڵەتی وەزارەتی کشت و کاڵیان نییە. ئەم یاسایش لە پاش ئەو یاسا و ڕێنماییانە دەرچووە کە بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکان لە ئێستادا کاری پێدەکات. لەم ناوچەیە هەموو کانەبەردەکان لە سنووری دارستان و هەندێکیشان لە ناو جەرگەی دارستانی چڕ مۆڵەتیان پێدراوە. ئەمەش دەبێتە هۆی لە ناوبردنی هەزاران درەخت و تێکدانی ژینگە وەک کانەبەردی گوندەکانی هەنگەژاڵ، هاربڕ و مڕان و بیستان و سیاگوێز و چەند گوندێکی دیکە. من کە وڵاتم بێ وەتەنم بێ پێم ناخۆشە ژینگەی وڵاتەکەم تێک بچێت. خەڵک هاوڵاتی ئەچێ ڕێکخراوێک پێگەێنێ دارێک ئەنێ ڕوەکێکەنێ بەڵام ئەمان وێرانی ئەەکەن ئەمە بەچی مانایەک ئەمە بەرپرسێک لە پشتوێتی چی هاتووە هەمدیسۆ ئێوە معلوماتەنێکی لە پشتە بڵێ چەند
با بڵێن بەرپرسێکن باشە نەچون بۆ لای مدیر ناحی گەرمک بەڵێ چوین ئێمە لە جوابە ئەمە ئیمزایی 45 ماڵمان کۆ کردێتەوە لە جوابە ئەم پیاوە بەڕێزا وتی زۆر بڵێن ئێمە ئیجرات دەگەڵێەوە ئەکەن و شکاتشتان لێ ئەەکەین و ئەشتان گرین ئەمە بە یاسا کردوێتی چی یاسایەک کە من نتوانم چڵێدار بەکاربێنم بۆ زۆپاکەم خۆمی پێگەرم کەمەوە ئەی یاسا کوا کە هەزاران داری لە ناو بردووە کوا ئەم یاسا زۆر باش ئەم بەردانە بۆچی بەکارێنن تۆ معلوماتی هەبێ وەڵڵاهی پێ بزانم نازانم بۆ کاشیە نازانم بۆ چی موادەکە کاڵەتی بەردەکە باشە لێرە دەریەکە بەردەکە بە حساب ئەڵێن بەردی چاکە بەڵام جا بەداخەوە با حەزیەکە ئاڵتون بێ کە تۆ ژینگەی وڵاتەکەت لە ناوچوو هیچ ناژی چەند دار دەراتەوە بە مەزەندەی تۆ ئەلێرۆ کە دەست پێ ئەوەی من پێ بزانم و من لێرا گەورە بووم تقریبی 30 ساڵە لێرام پێ بزانم هەزاران چڵی لە ناو بردووە هەزاران چڵ بەڵێ ئەمە وەکو ئەویا وا بووە تەسویری کەن جەنابتان وەکو ئەویا وا بووە بەڵام ئیستا سەیریکە بەداخەوە چی دێت کێشەی سەرەکی کانەبەردەکان کە لە ناوچەکەدا کار دەکەن بریتین لە یەک سنوور و ناوچەی کاریان بۆ دیاری ناکرێ وەک ئەو وێرانکاریانەی لە گوندی بیستان ئەنجامیاندا بوو هەندێک جار دەیان دۆنم دەکەنە وێرانە لە کاتێکدا ئەوان مۆڵەتی نیو دۆنمیان پێدەدرێ دوو ڕەچاوی نزیکی لە شوێنی نیشتەجێبوون و کانیا و شوێنی پیرۆز و گەشتیاری ناکرێ و یاسا و ڕێنماییەکانیان لەسەر جێبەجێ نەکراوە وەک نزیکی کارکردنی کانەبەردی گەڕێکی کانی گۆیش پێنجوێن کانەکە تەنیا 120 مەتر لە شوێنی نیشتەجێبوونەوە دوورە هەروەها ئامێرەکەیان دەقاق پلەی پێوانەی دەنگی لە ناو ماڵەکاندا 74 پلەی دیسە بڵا ئەمەش ڕێپێنەدراوە و مەترسیدارە لەسەر تەندروستی هاوڵەتیان نزیکی کانەبەردی گوندی سوراو لە ناحیەی گەرمک لە کاتی کارکردن تەقەمەنیان بەکارهێناوە ئەمەش مەترسی و دڵڕاوچی بۆ گوندنشینان و جوتیاران دروست کردووە بەم هۆکارە ساڵی ڕابردوو گوندنشینێک بریندار بووە بەڵام نەگەیەنراوە بە دادگا و بە ڕێکەوتنی کۆمەڵایەتی چارەسەرکراوە نزیکی کانەبەردی گوندی سیاگوێز لە کانیا و مەزارگاوە کە تەنیا لەم گوندا 6 کانەبەرد لە کاردان و بە وتەی گوندنشینێک بە تەواوی بوونەتە هۆی لە ناوچوونی سروشت و ژینگەی گوندەکەیان جگەلەوەی بوونەتە بەرگرانی هاتوچۆ و دروستکردنی تەپوتۆز و بێزارکردنی گوندنشینان بەهۆی قورسی بارهەڵگرەکانەوە زۆربەی جادەکان تێکچوون هەندێک جار مەترسی ڕووداوی هاتوچۆش دروست دەکەن چونکە زیاد لە کێشی بارهەڵگرەکان بەرد بار دەکەن ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە لە دەی 6 2019 نووسراویان داوەتە داواکاری گشتی پێنجوێن و دواتر یاداشت و نووسراویان ئاڕاستەی سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لەوانە فەرمانگەی ژینگەی سلێمانی و وەزارەتی کشتتوکاڵ دەستەی ژینگە لیژنەی تەندروستی و ژینگەی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگای سلێمانی پارێزگاری سلێمانی و قایمقامەتی قەزای پێنجوێن کردووە تێیدا داوای ڕاگرتن و سنووردارکردنی کارکردنی کانەبەردەکانیان لە پێناو پاراستنی دارستان و ژینگە کردووە بۆچی مەترسی ئەمان بێن بەردیاب ناوچەیە دەرکەن بۆ کاری پیشسازی بەکاری بێنەوە بۆ کێشەیەیان بەڵێ ڕاستی کانەبەردەکان لە ڕووی ژینگەیەوە ئەگەر بین باسی کێشەکانیان بکەین باسی زیانە ژینگەیەکانیان بکەین یەکێک لە زیانەکانیان بەشێکی زۆر لە کانەبەردەکان لە ناو دارستانی چڕدان کە بنە هۆکاری لێناوبردنی بەشێکی باش لە دارستانە چڕەکان وە گەورەترین زیانیان بە بڕوای من گەورەترین زیانیان ئەوەیە تۆ مەسەرەن لە سنووری پێنجوێن 6 کانەبەرد ئیشی کردووە 6 ناوچەی سروشتیت بەستۆتەوە بە ئاوەدانی یعنی جادەیان لێداوە بۆ ناو کانەکان یعنی تۆ 6 ناوچەی پارێزراوی سروشتی ئەبەسیتەوە بەدەستی مرۆڤەوە کەمە تۆ سروشت نامێنێ ناوچەی پارێزراوی پارێزبەندی سروشتیت نامێنێ لە 2013 بە دواوە هەتا ئێستا زیاتر لە 7000 دار بەهۆی کانەبەردەکانەوە لە سنووری پێنجوێن لەناو برابێت باش ئەوان غرامەیەگەیەن بۆ نمونە بەپی ڕێنماییەکانە بێ بۆ هەر دارێک بڕێک غرامە بن کەواتە ڕێگەیان پێیراوە بەپێی یاسای ژمارەنەوە 1970 کارەکەن ئەم کانەبەردانە بەڕێبەرایەتی کانزاکان بەپێی ئەو یاسایە مۆڵەتیانەدا ئەڵێ چی مۆڵە ڕێگماییەکە بەپێی ئەو یاسایە لە بەرامبەر مەسەلەن بڕینی چەند چڵێکدارە غەرامێگەکرێن و ئەوە کۆمەڵێک ڕێکاری یاساییان هەیە 4 شوێنی یعنی شوێنەکان بە دیاریکراوی وە دیاری ئەکرێ و پێویستە پاش تەوابوونیان جێگاکە پڕ بکەنەوە کە بە هیچ جۆرە ئەو ڕێنمانێک کە لەسەر کانەبەردەکان نووسراوە جێبەجێ ناگرێت ئەمە خاڵێک لە جێبەجێ نابێت لە لایەکی تر ئێمەڵێن بۆ یەکدار کە دەریەکەن 100,000 دیناریان ڕاست نییە ئایا ئەو باجەی کە ئەیدەن تەواوی درەختەکانە بە دڵنیاییەوە نەخێت ئەو ناوچە سروشتیانە کە وێران ئەکرێت
بەداخەوانەیە ئەبێ بە ڕێکارێکی ورد لە ڕێی سوودوەرگرتن لە سیستەمی GIS بزانی چەند درەخت لە ناوەبرێ لەم ناوچەیە. ئەمە خاڵێکە. خاڵێکی دیکە ینی مەترسی ئەم کانە بەردانە ینی کارکردنی ئەم کانە بەردانە ئەوەیە تۆ ئێمە یاسایەکی دیکەمان هەیە کە بە پێی یاسایی دارستان یاسای ژمارەدەی ساڵی 2012 ئەم کانە بەردانە مۆڵەتەکان ئەبێ لە وەزارەتی کشت و کاڵ بێ لایانی جێبەجەکە لایانی چاودێر کەم تەرخەمێکی زۆری تایە کە بۆ ئەم کارە ئێستا بۆ نمونە ئەم کانێکی ئێستا ئێمە لەسەرین 45 هاوڵاتی گوندی هەنگەژاڵ ناڕزایەتیان بردووەتە بەردەمی یەکەی ئیداری ناوچەکە. یعنی بۆچی گوێ لە 45 ئیمزایی هاوڵاتی ئەم سنوورە کە باو باپیری لەسەر ئەم خاکە ژیاوە کە خزمەتی ئەم خاکەی کردووە کە لانکەی شۆڕش و ژیانی ئەم خاکە بووە بۆچی گوێ لێ ناگیرێ بەداخەوە ینی 45 هاوڵاتی ناڕزایی بێ لەسەر مۆڵەتی کانێک بۆچی ئەبێ ینی لیژنەیەک نییە بزانن هۆکاری ناڕزایی ئەم 45 هاوڵاتیە چیە ئەمە بەداخەوە. زۆر جار بەهۆی نەبوونی مەرجەکانی سەلامەتی و کەمی هۆشیاری کارکردن لە کانەبەردەکان مەترسی دروست بووە. لە ڕۆژی 6 2020دا شۆفڵێک لە کاتی کارکردن لە یەکێک لە کانەبەردەکانی سنووری گوندی بناوە سووتە لە شارۆچکەی پێنجوێن لە کاتی کارکردندا لە بەرزای یەک کەوتۆتە خوارەوە. لە ئەنجامدا شۆفێری شۆفڵەکە گیانی لەدەستداوە. شۆفێرەکە دانیشتووی شارۆچکەی سەی سادق و تەمەنی 29 ساڵ بوو. بە ژێرەی ڕێنماییەکان ئەو کەسانەی کە لە کانەبەردەکان کار دەکەن ئەگەر ببنە هۆی لە ناوبردننی درەختێک ئەوە بە بڕی 40 بۆ 100,000 دینار سزای مادیان بۆ دەبڕێتەوە. بەڵام ژینگە دۆستانی ناوچەکە دەڵێن ئەو کاسانەی کار لەو کانەبەردانەدا دەکەن پێڕازین چونکە زۆر زیاتریان دەست دەکەوێتەوە. پرسیاری ئەوەش دەکەن کە ئایا چۆن و چێ دارەکان نەژمار دەکات کە دەبڕێنەوە. هەر بۆیە ئەو سزادانە نەبووتە هۆی ڕاگررتنی کارکردنی ئەو کەسانە. قایمخامی پێنجێن باز لەوە دەکات کە ئەوان لەگەڵەوە نین کارکردنی کانەبەردەکان لە ناوچەی دارستانی چڕ بەردەوامی هەبێ. لە ڕاستیە ئەم کانەبەردانە بە پێ ڕێنمایی کارەکەن ڕێنمایەکان لەلایەن بەڕێوەبەرایەتی نەوتوکانزاکانیان بەشێکیان لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە مۆڵەتیان پێدرێوانی کە کانی ئاسنۆ چێتە بابی پیشەسازی وەکو چیمەنتۆ ئەمانە لەلایەن وەزارەتی سامانە سروشتیەکانەوە مۆڵەتە درێوە پێیان ئەفرۆشرێت بە مەترسێت ئەمانی کەش بە دوونم بۆیان دیارێکرێ لەلایەن بەڕێوەبەرایەتی نەوتوکانزاکان و دوجارژێتەوە یەکە کارگێڕیەکان کە ڕەزامەندی کۆتایی یان بۆ وەرگیرا و ئەمان نیش لێرە موقعیەکە کە دیارەکەن لەگەڵ تیمەکە. کورت و پوخت ئەوان کەسابەتەکەن ئەم خەڵکە کەسابەتەکان لەسەر دەرهێنانی بەردە لە کانەبەردەکانە بەڵام لەم لەوە تۆ گەر لە عامە سەیری بکەی سروشتەکە وێرانەکەن و داری بەرەکەوێ ئەم دارانە بەداخەوە لەلایەن هۆبەی دارستان و پاوەنەوە خرامیان بۆ کرد بە پێ ڕێنمایەوانش لە خۆ نایکەن ڕێنمایی هەیە لە بەسڵەکەن بۆ هەندارێک 100,000 دینار غرامایەن دقیق نازانم دارەکە چەنە خرامە ئەکرێ بەڵام دارەکەژە فرۆشتنەوە خودی و کۆمپانیای کە کانەبەردەکە لێ ئەمانە کۆمپانیانین ئەشخاصن بەڵێ ئەشخاصن کە ئیشەکەن لە سنوورەکە بەڵام دەرهێنانی ئەم بەردان و تێکدانی سروشتەکە ئەمە بەڕاستی زەرەرە بۆ هەمومان زەرەرە بۆ سروشتی پێنجوێن و بۆ دانیشتوانی گوندەکان بەشێ لە کانەبەردەکان نزیکن هەر لە ناو شاری پێنجوێنە زۆر نزیکن بەشێکیشیان لە ناو گوندەکانە زۆر نزیکن. ئێمە لەم ئاخیرانە بەڕاستی داوامان کردو بە هیچ جۆرێ مۆڵەتی کان نەدرێ لە سنوورەکە لیژنەی ژینگە هاتووە جەنابی پارێزگا لە سەرخەتە برایانی بەرز لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سەرخەتە ئەگەر بکرێ ڕابژیرێ ئێمە لە ڕاستیە لە ڕێی جەنابی پارێزگا و نووسراوێکمان ئاڕاستی بەڕێوەبەرایەتی نەوتوکانزاکان کرد ئەوان ئاوا وەڵامی ئێمەیان هایەوە ئەمانە لە وڵاتانی تووشی وێرانش لە ناو دارستانی سروشتی چڕا کارەکرێ و حکوومەتیش هاوکاریانەکە بۆی وە بەرهێنان بکەن بەڵام لێرە مشکلەکە لە یەک شتیکە ئەو شوێنایی کە بۆیان دیارەکرێت دوای ئەوەی کە ئیشی لەسەرەکرێت جوانکاری تیان ناکرێت مەسەن سەوزاییتیان ناڕوێتەوە و ئەو شوێنە چاڵیان کردووە مەسەلەن بەردەکانیان لێ دەرهێناوە دیمەنێکی جوانی پێ نابەخشنەوە کە مەسەن گڵی تێ بکەن یاخود بە جۆرێ لە جۆرەکان ئیشی تیا بکەن بۆی سروشتێکی جوانی بۆ بگەڕێت خێر و بەرەکەتەکە ئەبەن وێرانکارەکە جێڵ وێرانکارەکە جێڵن ئەمە کێشەکەی دروست کرد بەدڵنیایی گوندنشینیش سودمەند نابێت لە ڕووی مادیەوە ڕای شەخسی کاکزانات چێت تۆ دژی بەو کانەبەردانێکی ئیشەکەن
لە ڕاستی ئەو شوێنانی کە دارستانی سروشتی چڕیتیایە 100% دژین بەڵام ئەو شوێنانی کە دارستانی سروشتیتیانە ئەکرێ ڕەزامەندی دەرببڕێ بۆیان چونکە خی گەورە کە نیعمەتەی بەخشیەوە بە سنوورەکە بە دڵنیای بۆ بەرهێنان ئیشی لەسەر بکرێت بەڵام بە کاولی بەجێنێڵە بە دڵنیاییەوە مەسەلەن تعدیل بکرێت شوێنەکە سەوزایی بۆ زیاد بکرێت. ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەپێی ئەم نووسراوە کە بەرواری 15/6 2020 لەسرە 2 ڕۆژ دوای نووسراوی ڕێگەدان بە کارکردن لە کانەبەردەکان کە لەلایەن یەکێک لە جێگرانی پارێزگاری سلێمانی دەرکراوە داوا دەکەن وێرانکردنی کانەبەردەکان بوەستێنرێ. بەردەرهێنان یا کەرەستەی خاو دەرهێنان بۆ هەر پیشەسازیەک ناوخۆیی کارێکی ئاساییە بەڵام بۆی کەنا ئاساییە خراپ دەرهێنانی کەرەستەکانە وەکو کانەبەردەکانی پێنجۆن کە لە ڕاستیە هەندێک کانەبەردمان هەیە کەوێتە ناوچەی دارستانی چڕ و بە ناوچەی کشت و کاڵیە جادەکانیان تێپەڕە بێ و نزیکی گوندەکانە کە ئەمانە کۆمەڵی هۆکارن کە ئەبێت چاو بۆ بڕیارانە بخشێنرێتەوە کە مۆڵەتی کانەبەردەکانی پێئەدرێت. باش هەندێک لەو بڕیارانە دراون لەلایەنی ڕسمیەوە بۆنمونە ئیمزای جێگیری پارێزگاری سلێمانی لەسرە. بەڵێ باش ئەوان ناسان کە ئەمانە بێتە هۆی لە ناوبردنی دارستانە چڕەکان. حتمما بڕیارەکە لەکوێوە دەرئەکرێت دەرکردنی بڕیارەکە کێشە نییە کێشە ئەوەیە کە ئەوانەی کە ئەبێ مۆڵەتی ئیشکردن لە کانەبەردەکان هەبن ئەوانە مختصن بەوەی کە بزانن ئەم کانەبەردە ئەکەوێتە نزیک ناوچەی دانیشتوان ئەکەوێتە نزیک سەرچاوی ئاو ئەکەوێتە نزیک ناو دارستانی چڕ ئەوانە ئەبێ ئەو لیژنانەی کە مۆڵەتەکە ئەدەن ئەبێ کە لاری نەبوون لەسەر بڕیاردان لە مۆڵەتەکە ئەدەن ئەوانە ئەبێ بڕیار بن کە ئەم کانەبەردە شوێنەکەی گونجاوە یا گونجاونی دارستانەکەم تێکچوو ژینگەکەم وێران کرا غەرامەت چیەکا بۆ من بە چەندین ملیۆن دینار دارێک ناگاتە ئەو ئاستەی کە لە ناو دارستانەکانی سنووری پێنجێنە هەیە کە تیانە تەمەنی سەدان ساڵە تۆ بە دەمە شۆفڵی لای بێت و بە چەند ملیۆن دیناری غەرامە ئەوە چارەسەر نییە ئەوە کێشەکان قوڵترەکات باشە پێش نیاستان چیەوەکو ئەنجومەن و ئەندامی چەنجۆنی پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە 15/6 2021 لە ڕێگەی سەرۆکایەتی ئەنجومەنەوە بە لەسەر یاداشتی لیژنەی ژینگەی پارێزگای سلێمانی نووسرا و ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکانی سنووری پێنجۆن و گەرمە کراوەکە ڕێگە چارە بۆ ئەوە بدۆزنەوە و لە هەنگاوەکانیش کە هەڵیەگرن بۆ چارەسەرکردنی و کێشانە ئەنجومەن ئاگادار بکەنەوە. گەشتون بەچی لە 15/6 2 مانگ تێپەڕیوە زیاتری تا ئێستا هیچ شتێ نەکراوە هیچ نەکراوە ومێدیشتان نییە بکرێ ئەکرێ ئەگەر ئێمەوەستێنرێ ئەگەر لەمە خەڵکی پێنجێن ئێستا ئەم پرسیاری منەکات چەنەها نامەمان بۆ هاتووە لە پەیجەکانی تایبەت بۆ شوێنش بەڕاستی هەر پرسیارمان ڕاستە کراوە کەی کانەبەردەکان ئەوەستێنرێن ئەگەر ئێمە وەکو ڕێکخراوەکانی ژینگە پارێز وەکو ڕێکخراویم بلەکەوە کە لە پێنجۆن ڕێکخراوێکی چالاکەوانش گفتوگویان کرد لێرۆ دەستخۆشیم هەیە بۆیان کە ئەوان زۆر لەسەر ئەو بابەتی ژینگە یانە قسەیان هەیەەوە بەداداچوونیان هەیە و زۆریش لە پاراستنی ژینگەی پێنجۆنە هاوکاری دام و دەستگاکانن ئەو ڕێکخراوانە ئیدارەکانی پێنجۆن ئێمە وەکو ئەنجومان ئەگەر هەمومان هێز و توانەکانمان بکەین بە یەک و ئەتوانین ڕێل لە ئەوانەی کە کراوە ڕێلەوە بگرین کە زیاتر ژینگەی پێنجۆن وێران نەکەوێت و دارستانەکانی لە ناو نەچێت. باشە لە زۆرێک لە وڵاتان هەروانیە ئەبێ دارەکان لا ببەی بۆی بەردەکە دەربێنی بیکەی بە کاشی بنمونە هەندێک شوێنی دنیاە ئێمە لەوانەیە کانەبەردی باشترمان هەبێ دارستان نەبێ یا دارستانەکەی زۆر چڕ نەبێ یا زیانەکەی ئەوە نەبێ ئێوەتانەوەی بڵێن بۆ بەردێگە گەڕێن کە سەرەوەی دارستانە و دارە شوێنی کە بدۆزنەوە ئەمە کێشە هەر دارەکە نییە خۆ تۆ کە دارەکە لا بێ کێشەی ڕاماڵینی خاک هەیە کێشەی لە ناوچوونی زەوی و هەیە کێشەی سروشتی تری بەدوایەت بێزگە لە پیسکردنی ژینگە و ناشرینکردنی ژینگە. پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو چەند کەسێکیان بە هۆکاری لە ناوبردنی دارستانەکان داوا بەدادگا بەڵام کانەبەردەکان بەردەوامن. جێگری بەڕێوەبەری گشتی پۆلیسی دارستان و ژینگەی هەرێمی کوردستان گلەیەوە دەکات کە هەندێک بەرپرسی ئیداری لە ناوچە جیاوازەکان کار ئاسانی دەکەن بۆ ئەوەی خاوەنی کۆمپانیاکانی ئەو بوارە بە ئاسانی بەردەکان دەربێن و دارەکان ببڕێتەوە. چەندی کانەبەرد ئیشەکەن دارێکی زۆر بڕێتەوە بە چاوی خۆمان بینیمان لەم بەرنامەی پیشاندراوە ڕۆڵیەوە چییە؟ لێگەڕێن کە ئەوان بۆ نەدارەکان ببڕنەوە لە پێناو قازانجی مادی کۆمەڵی کەس لە بینی دووکەوانە باڵێ یاچی
ئێمە بە شێوێکی گشتی تەوان لەجێر ڕێنمایی و تەوزیهات و ئەوەی وەزارەتی ناوخۆی شەکەن بەپێی ئەو یاسای و ڕێنمایانێکەوە بەرکارن لە هەرێم بەنسبەت ئێمە بەنسبەت پۆلیسی دارستان و ژینگە هەرچی تەزاوزات و زێدەڕەویەکەوە ئەکرێتە سەر دارستانەکان یان ئەکرێتە سەر ژینگە بەگشتی بەڕاستی ئێمە دەستگای جێبەجێکارین لەوەیکەوە پێویستە ئیزراعات بکەین و ڕوبەڕویان ببینەوە ڕێگریان لێ بکەین بەڵام لەو چەند شوێنانە لە چەند شوێنێکی لەو بابەتێوانەیە کانە بەردانێکەوە دروست ئەکرێن یان لە زۆر شوێن ڕەژوو دروست ئەکرێ دارستانەکان ئەبدرێنە ئەو شوێنانێکەوە لە دارستانی سڕی تێدایە خەڵکێکی نەفس نزم لۆ بەرژەوەندێکی تەشتی کەسی خۆی لەوانەیە خەڵکەی شەبی لە پشتیان بێت بەرژەوەندی کۆیان بکاتەوە ئەوانە پەنایان بردێ لەو دروستکردنی ئەو شوێنانە ئێمە بەو ئەندازێکەوە دەسەڵاتمان ڕۆیشتە و ئیمکانیاتمان لە بەردەستی وە ڕوبەڕووی ئەو زۆرە سەرپێچیکارانەش بووینەوە و بەشەی زۆریشمان داون بە دادگا بەڵام پێویستیشمان بەردەوامن پێویستیشمان بە هاوکاریە لەگەروە تەنسیخە لەگەڵ سەرۆکیەکە ئیداریەکان بەڕاستی ئەمە لەوانەیە ئێستا کاتیەوەی بیکەوە گازاندەشی لەوان بکەین سەرۆکیەکە کارژێریەکان قایمقامەکان مدیر ناحیەکان زۆر زاریوا بووە بە شێوەی زارەچی بەڵێ ئەوە بە شێوەی زارەچی لەوانەیە بە شێوەک لە شێوەکان بەڕاستە و خۆشنەوەی بە ناڕاستە و خۆ گلۆپی سەوزیان پێکردی لۆ چەند کەسێک لەوەیکەوە شتی لەو بابەتەی بکەن خەڵکانێکەوە پەنالۆ بڕینی دارستانەکان ئەبا لۆی بیکاتەکانە بەرد و ئەوانەی لێ دروستکە یا پەنالۆ بڕینی دارستانەکان ئەبە لۆی دارەکان بسۆتی نوبی کاتە ڕۆژوو لۆ چێشتخانەکان و ئەوانە چەند بەرژەوندی چەند کەسێک کۆی کردبییتەوە ئەوانە تا ئەندازەشی با زۆر گلەیمان لە سەرۆکیەکە ئیداریەکانشکەوە بەڕاستی نابی ئەوانە نە بە زارەچی نە بە تەحریری ڕوخسەتی هیچ کەسێک ببن و نابی هیچ شتێک هیچ بەرژەوندێک بکرێتە بیان و بۆ ئەوەی پەنا بە بڕینی دارستانەکان من لەبەرەوەی بەڕاستی یەک لە گرفتەکانی دیکەشمان کەوە ئیزراعاتمان تۆزەک ڕۆتینیاتی تێدا زۆرەوە وەکو پێویست بەڕێوە ناڕوات ئەوەیەکەوە ئەمە لە دادگاکان دادوەری تایبەت بە کێشەکانی زێدەڕۆیەکانی سەردارستان و ژینگەمانیا یان هەر لە ئەسڵا دادگامانە تایبەتمەند بێ بە ڕۆیەوە استقلالی ئەو چاوپێکەوتنەیەکەم لەوەی داوا لەلایەنی بەرپرس بکەم بەڕاستی پێویستە بۆ بنەبەرکردنی وەکو هاوکاریەکی زۆر بەهێز بۆ بنەبەرکردنی ئەو زێدەڕۆیانێکەوە ئەکرێتە سەر ژینگە بەگشتی و یان سەر دارستانەکان یان بە هەموو زۆرە زێدەڕۆیەکانیەوە یان ڕاوکردنەوەوانە دادگایەکی تایبەت دابدرێت و چەند دادوەرێکی بەڕێز تەرخان بکرێت بۆ ئەوەی کەوە بتوانین باشتری شەکانی مەما بەڕێوە ببردرێت و چالاکتر ئیزراعاتەکان بکرێت و ئەوانە پرۆژەکە لەوانەیە ڕێگەنە دراوە من نووسراوی ڕستمیە کە ڕێگەیاوە بە لایەنی یەکەم کە پارێزگای سلێمانیە جێگری پارێزگاری ئەمزای لەسەر کردو لایەنی تایبەتمەند بە کاروباری هونەری لەکە لایەنی دووە ماڵەیە ئەم ڕێگەیان پێدراوەکەوە کار لەکانی بەردا بکەن و دارستانەکان ببڕنەوە ئەو ئیمزا و هەموو شتێکە و سیانزەی 6 2020 من پێش ئەوەی نووسراوی ببینیم بە جەنابتم گوتم لەوانەیە لە سنوورێکی بەرتەسک و دیاریکرا و بەمەرجەک پرۆژەکە موافقاتی ڕسمی لایەنی پەیوەندیداری هەبێت جا پارێزگایە یانە وەزارەتەکان ئەوانەکە هەیە بە ڕسمی بەڵێ دارەکان بڕۆ بە ئەندازەیەکی دیاری کراو هەرچەندە ئێمە لۆ خۆمان وەکو دەستگایەکی جێبەجێکار ئێمە دەستگای ئەوە نیمە دەستگای جێبەجێکاری بەڕاستی مە ئیزراعات ئەەکەین ئیزراعاتەکەین بەڵام ئێمە ئیزراعاتەکەین لە سنووری یاسا و ڕێنمایی بەرکاریکەوە لە بەردەستی ئێمەیە بەڵام ئەگەر لەلایەن شوێنێکی دەسەڵاتێکی دیاری کرا و وەزارەتە پارێزگارەکانن یانە ئەنجومەنی وەزیرانە کە پرۆژەیەک پێویستی بۆی بی چەندارێک لە سەرڕێگای لا ببردرێت لۆی ئەو پرۆژەیە کە پرۆژێکی خزمەت گوزاریە یانە سوود و قازانجی گشتی لە پشتەوەیە جێبەجێ بکرێت ئێمە بێگومان ناتوانین لەو حاڵەتە ئیزراعات بکەین بەڵام ئێمە وەکو بنەمایەک ئێمە بە هەموو شێوەیەک دژی بڕینی یەک لکە داریشین لە هەر شوێنێکی ئەگەر بۆ قازانجی مادی بێ و بەردانە دەربێن ئیسفادەی لێ بکەن بۆ چی ڕێگریەکان بۆیە بەرژەوەندی کەسیبی تەسبی بێگومان ئێمە دژین لە هەر ئاست و پلە و پایەبی ئەو کەسە ئێمە دژین و ڕۆبەڕووی ئەبینەوە بەو ئیمکانیاتێکەمەیکەوە لە بەردەستمانە وەکو هێز وەکو چەک وەکو سیارە ئەوانە ئێمە بێگومان دژیانەوەسینەوە ڕوبەڕوشیان ئەبینەوە ئەشیان دەی نەدادگەوە خەڵکانێکی زۆریشمان داوان بەدادگا.
کانەبەردەکان تەنیا هەڕەشیان بە سروشتی ناوچەی پێنجوێن دروست نەکردووە بەڵکو لە چەندین ناوچەی دیکەی وەک دەربەندیخان و قەرەداغ و کوێستانەکانی هەورامان کێشەی بۆ دارستانەکان و لە ناوبردنی دارەکان دروست کردووە.